بینەرانی زێدە عەزیزی NRT ئەم کاتتان باش. خۆشحاڵین جارێکی تر و لە چاوپێکەوتنێکی دردا دێنەوە خزمەتی ئەوەی عەزیز. دیداری ئەم جارەمان لەگەڵ کەسێکدایە کە کەم تا زۆر هەمومان بە ناوەکەی ئاشناین. ئەو خۆی بە کەسێکی خاکی دەزانێت و لە ماوەی ژیانیدا بەشداری چەندین شەڕی کردووە و لەگەڵ هاتنە سەرتەختی حکوومەتی بەعز دەستی داوە بە چەکی پێشمەرگایەتی. دوو جار لە شەڕی ڕزگارکردنی شاری کەرکووکدا بەشدار بووە و لەلایەن ئەمریکیەکانەوە نازناوی ژەنەڕاڵی پێبەخشراوە. ئێستاش دوورە لە دنیای چەک و پێی وایە سەردەمی خەباتی مەدەنیە. ئەو کەسەش حەسەن حەمید ڕەحیمە کە ناسراوە بە مام ڕۆستەم. مام ڕۆستەم بەخێر بیت. وەکو دەزانین تۆ خۆشەویستیەکی زۆرت بۆ شاری کەرکووک هەیە. کەرکووک لای تۆ چ مانایەکی هەیە؟ وڵای کەرکووک لەوەتی من فام کردوتەوە هەر لە ژێر ستەم و زوڵم زۆرا بۆ و ماعیلم شارێکە بە شاری پترۆڵ و بە شاری ئاڵتون ناچراوە. یعنی لە مەسلەی پارۆپۆڵە دەوڵەمەندترین شاری بازان عێراق. لەبەر ئەوە بە پێی دەوڵەمەندیەکەی و نەوت زۆریەکەی و خەڵکە باشەکەی هیچی بۆ نەکراوە. یعنی ئەوە زیاتر لە 89 ساڵە حکوومەتی عێراقی لەسەر حکوومەت دوای ئینگلیس تا ئێستاکە بڕوا ناکەم ئەوە تا هەمووتان پیاتیە پەڕی و ناو شاری کەرکووک هەمووی تەپۆ تۆز و وێرانە و تا ئێستا نەجادەیەکی ڕێکوپێک نەزێرابێک خەڵکەی سواڵەکە ئەو هەموو نەوتە لە هەر وڵاتێکە بێ خەڵکەی وەکو کۆیتە ژیا و پێ خاتە سەر پێ و ژیانشی متەوەفیر و ڕێکوپێکە. بەڵام بەعکسەوە فەقیرترین شاری عێراقیسە کەرکووکە و پێم وایە زیاتریش دوای ڕوخانی بەعز زیاتر فەقیری پێوە دیارە چووکم ئەم دوو حیزبەی کە لە شاری کەرکووکان جگە لە ئیشکردن بۆ خۆیان و بۆ حیزبەکان ئیشیان بۆ خەڵکی کوردستان بۆ خەڵکی کەرکووک نەکردووە. چونمەکە دەستماندایە چاکۆی پێشمەرگایەتی بۆمان کرد بە ڕاستیەکەی وڵاتەکەمان ڕزگار بێ، وڵاتەکەمان خۆش بژی، نەخۆمان خۆش بژین، خەڵکەشمان خۆش بژی. چووکم ئەم وڵاتێمە هەر ئەوە نییە بڵێ وڵاتێک ئاومان هەیە، نەوتمان هەیە، یعنی چوار فەسڵەکەمان هەیە، هەموو شتێکمان مەزبوطە، بەس قیادەی باش و سەرکردەی باشی نییە کە خەڵکە خۆش بژێنێ. چونکە تۆ شۆڕشەکەل من شۆڕشەکەم لە پێناوی ڕزگاری میلەتەکەمە، لە پێناوی چەسانەوە نەمێنێ، بەعکسەوە چەسانەوە خۆی ماوە و زوڵم زۆر و خۆی ماوە و فەقیری و کەم دەرامەتی وەکو خۆی ماوە و ئەوە حاڵی کەرکووک. بڵێ مام ڕۆستەم، تۆ شخصی خۆت دوو جار لە شەڕی ڕزگارکردنی کەرکووک بەشدار بوویت و لە دیدارێکیشدا لەگەڵ ڕادیۆی مۆتیکارلۆ دەڵێیت دەیان ساڵە چاوەڕێی ڕزگارکردنی کەرکووکین، بەڵام پاراستنی هەوڵی جددی ئەوێت. ئەمە ئێستا هەستەکەی کەرکووک پارێزراو بێت، هەستەکەی ئەو هەوڵە جددیانە جێگەی خۆیان گرتە بێت. ناوەڵا زیاتر ئەو منافەسەی ناڵم حیزبەکان چ کوردیەکان چ شیعە چ سونەکان، ینی هەمووی وای لێ کردووە کۆرپیان وە ئاڵۆسکانوە وەکو جاڵجاڵەکان لێ کردووە، لە هەر چۆ دەستی بۆ بەی لە باتی چاکن خراپترەکەن، لە هەر سوچ و قوش بنێتەوە دەست ئەبێ بۆ مەسلەی چاکردنی کەرکووک خراپترەکە. مەسەلا لە بچووکترین شتەوە لە کرێکارەوە، مەسەلا بڕۆ ناو شەریکەی نەوت، مەسەلەن هەموو ئەوانی کە کرێکاری تیاکەن ناگاتە 400-500 کورد، هەمووی عەرەبە. ئەگەر یەکسانی بێ و نیوە بە نیوەیش بێ یان سەیەکیش بێ ئەبێ لای کەمی 1000 ئەوەنە کرێکاری کورد بێ، مەزەم 10,000 کرێکاری تیا بێ، لای کەمی خۆ بێ 6 تا 7,000 کورد بێ، لەوە بێبەش کراوە. لە مەسلەی پۆلیسا بێبەش کراوە، کەمێک لە کاتی هینەکانە بێ، لە کاتی ڕوخانی سەدامە 2003 بێ مەجموعەیە مدیر شورتە و ئەوانی خۆمان کۆنە پێشمەرگە بوون چوونەوە سەدا، هەر ئەوەیە و تا ئێستاکە حتا کە شەیدی شەبن شەیدانەکان وەکو پێویست بۆ ناکەن، کە ئەو پۆلیسانی کە لەوێ شەیدە من چەندین زابوتیان نەبوون کۆنە پێشمەرگە بوون شەید بوون وەکو پێویست، شەیدانەکەشان وەکو پێویست بۆ ناکەن، وەکو ئیحتیمامیی پێ نادن، وەکو شەیدێکی ڕێک و پێک و معاشێکی باش تا ماڵ و مناڵەکەی پێ بژێ. بەڵێ مام ڕۆستەم لە 2003 ئەمریکیەکان بە پاڵپشتی سەرەکی هێزی پێشمەرگە چوونە ناو کەرکووکەوە، بەڵام دواتر قسەیەکەیە کە دەڵێن هێزی پێشمەرگە لە شارەکە دەرکرا. ئەمە تا چەند ڕاستە و هۆکارەکەی چییە؟ وەڵا هەرەوە بوو ئێمە کە چوینە کەرکووک، هەر ئەو ڕۆژەی کە چوینە کەرکووک ڕۆژی دوایی بۆ ئێوارەکە ئەمریکەکان هاتویان نابێ لە کەرکووک بوون، وتمان باشە چینە چی منوتی
لەکوێ بوون ئەبێ بچنەوە عینە شوێنی خۆتان یەکەمام جاری شات بۆ کەرکووک وتی پێویست بە پێشمەگە ناکا و پێشمەگە بابڕۆ دەرەوە بابڕۆ بۆ شوێنی خۆی و تەژی عەرەبەکانی کرد و ئێمە براین و ئێمە ئەوەین ئەوەین و ئەیناخۆ کەسی وای لێ نەماوە عەرەبووانشی لێ نەمابوو لە کەرکووک ئیتر بەو تەژیعی ئەو هاتنەوە و ئەمریکەکانیش تەنازە مامزال پێوتبن خۆیان ڕێیان وابوو ئەبێمان دەبێ بڕۆتر هێزەکەمان زۆر بوو هەمویانمان هێن ئەو هێزانە بردمانەوە حدودی چەمچەماڵ بڵێ مام ڕۆستەم تۆ پێ دوایە کە بێ پلانی هێزە سیاسەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کەرکووکی بەو دەردەبرد دەبێت بەڵێ بێ بەرنامەی وەک ئێستا چۆن بێ بەرنامن ئاوا بێ بەرنامە بوون ئەجنا خۆ ئێمە مەسەلا جارانیان وڵا حەسارمان لەسەر وڵا سەدام ما بۆیان مەسەرەن هەر ڕۆژێ ترسێکی ئەوە هەبوو هەر ڕۆژە ڕۆژان سەدام هجووم کایشتێ خۆی ئێستا ئەوان نەماون هەرچی خەتەری بێگانە و چواردەور و ئەملا ئەولا نەماوە ئەی بۆ چاکی ناکەن بەڵێ باشە مام ڕۆستەم تۆ لەو کاتەدا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا پۆستێکی باڵات هەبوو و هێزێکی زۆری پێشمەرگە لە ناو شاری کەرکووک لە ژێردەستا بوو لە ڕووی مادیشەوە تەسەوور ناکەم کێشتان هەبوو بێ ئێستا گلەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەکەن کە بێ پلان بوون ئەو کاتەش ئێوە بەشێک بوون لە هاو کێشەکە بۆ نەتانتوانی هیچ بکەن ئێمە هەرەوەنە چوین کەرکووک ئازاد بووی تر ناڵم ڕۆژی دوایی خۆ برادران زۆران کە عومەر فەتاحی لێبوو کاگ فەریدونی زۆر برادرانی زۆر لێبوون مەکتەبی سیاسی و سەرکەتی هەر یەکسەر وتمەوە پێماڵێنن هێزەکانتان بەش قەی ناکە تازە کەرکووک ڕزگاری بۆتر مرکەزەکان ڕێکە زابطییان بۆ دانا مروری سلێمانی هێنا تۆزێ ناوشانیان زەبت کرد ئیتر هێزەکانمان ئەکسەر هاتینەوە بۆ حدودی خۆڵان بۆ چەمچەماڵ پێشتر لەکوێ بووین لە بارمەقان هێزەکانمان هاتەوە ئاینە شوێن و چوو مەقەڕەکانی خۆی وتر درایە دەست با بڵێن عێراق خۆیەوە بەڵێ درایە دەست و جەماعەتی کە مەسئول بوون لێ بڵێ لە کۆندا ململانی نێوان یەکێتی و پارتی چاودێرانی سیاسی پێیان وایە کە زیانێکی زۆری بە شاری کەرکووک گەیاندووە پێت وایە ئێستاشەو ململانەیە بەردەوام بێت و هەر کەرکووک هەر زیانی بەرکەوێت بەخوا من پێم وایە تا ساحیبی ئەم گروپێنە و ئەم حیزب حیزبێنە و ئەم شیعە و سونەیە بین کەرکووک لەوە باشتر نابێت بەڵام دەشوترێت کە کورد و عەرەبەکانی کەرکووک وەکو براژیاون تا هێزە سیاسەکان و لایەنە سیاسەکان چوونەتە ناوە و هەمویانیان کردووە بە دژمنی یەکتر پێ دوایە کورد و عەرەب برابن لە کەرکووک وەڵا خۆ پێشتر باشتر بوو لە ئێستا ئەوە ڕەنگە تا حەدی ڕاست بێ پێشتر تۆزێ باشتر باز زەختێک کرد ئەجنا عەرەبەکە تورکمانەکە کوردەکە بە یەکەوە گونجاو بوون تقریبا بەڵام ئێستا حساسیەتەکە دروست بووە لەلایەکەوە مەسەلا بڵێن تورک دامی تورکمانەکانەکە و عەرەبی سونە جێتی کە دامیانەکە و شیعەژەوە خۆیان ئێستا لەسەر حکومن و ئەو منافەسەیە چڕتر بووە تۆ بەقوتر بووە بۆ ئێوانە تەبای ناو شاری کەرکووک پێوەی دیارە بەڵێ لە کەناڵەکانی ڕاگەیاندن و لە وتاری بەرپرسەکانە هەمیشە باسی مادەی 140 دەبیستین هەرکە گوێمان لە مادەی 140 دەبێت کەرکووکمان بیر دەکەوێتەوە پێت وایە ئەو مادەیە هێشتا هیوایەک مابێ بۆ جێبەجێکردنی یان مادەیەک بەو ناوەوە مابێت چونکە هەندێک کەس دەڵێن ئەسڵەن مادەیەکی لەو جۆرە نەما بەڵام نەخۆم ئیمان هەر بە مادەی 140 نییە هەر ئیمان بە مادەکە نییە چونکە من وڵاتێکی خۆم بێ چ پێویستی بە ماداکە چ پێویست بە ئیستیفتاکە چ پێویست واکە بێخێتە دەستور و قانون وشتی ئەم بڵێن ئەم قەسرە ماڵە ئەم ئەرزە هی منە کەوا هی کووردە ئیتر چ پێویستەکە بیخێتە مادە و وەکو قەزیەک وای بدەی بە لیژنە هەر شتێکت دا بە لیژنە بردار بێتەوە ئیتر جێبەجێ ناکە ئەینام برادرانە لە 2023 لە بەخان زمانێک ئەوان لە بەغا بوون ئەسڵەن حکوومەتی شیعە نەبوو مالکی هێزی نەبوو عەلاوی هیچی نەبوو بە شیعە و سونە و کەسیان هیچیان نەبوو کورد حکوومەتی حازری هەبوو پەرلەمانی هەبوو جێیش و پێشمەرگەی هەبوو ئەی تا ئێستا لە وەختیان نەکرێت تازە هەر پەنجەی تێوە دەی بەخواکە وەزاکە ناسکە ئەبێ مادەی 140 جێبەجێ بکەین ئەم مادەی 140 بە 7 ساڵ بۆ جێبەجێ نەکرا ئەگەر مادەی ئەگەر لە بەرنامەیە ئەگەر قیادەی کوردی دڵسۆزن بۆ مادەکە و بۆ کەرکووک ئەبوو یەکەم ڕۆژ پیان دا بکوتا لە ئەرزەکەیان تا ئێمە سنووری خۆمان ئەمەیە ئەیکەن لەگەڵمان بۆ نەکرا نانم قیادەی کوردی هەرخەکی پارە و مەنسەب بوون خۆ برێمەر لە عینەکان نووسێتی لە مزەکەراتەکانە ئەوڵێ بەس داوای پارە و مەنسەبیان کرد ئێوە ئاسانە لە ئەمریکەکە پارە خۆی تەبێکە بە ڕافعە پاریاندانێ دۆلاران بخستنە تیار و هێنان ئەجناگەر مەسەلا بڵێ من خۆم من بوومایە لە جاتی ئەو قیادان چوم لە بەغا من لەگەڵم حکوومەتەوە بەشداری ناکەم ئێوەش معارەزە بن وەک ئێمە
شیعە ئەگەر سونە ئەگەر ئەمانە معارەزە بوون پارتی و کێتی پیان لێ بکردنایە کەوشە حیزبە کوردیەکان بیان تامە لەسەر ئەم ئەساسە حکوومەتەکەن ئەمە حدودەکەمانە بۆمان جیاکەن و دیارەکەن هەر لە چوارچەوەی عێراقش بین مشکلەمان نییە حکوومەتی فدرالی لە چوارچەوەی عێراقێکی دیموکراتە عێراقێکی فدرالیا بین بەڵام ئەمە حدودەکەمانە و ئاطرافمان ئەبێ پێ بکەن ئەمە هینی کوردیە منطقەی کوردیە وەکو ئێستا متنازع عليه ئەوەی کە ناوچە دابڕاوەکە کێشە لەسەرەکە ئەوان جدی نەبوون بی ئەوان خەریکی و چەند وەزیران دەستکەوێ بۆ دزینی پارۆپول چەند مدیر عامیان هەبێ خۆی ئێستاکە جێگەی سەرۆکی پەرلەمان کووردە ڕئیسی جمهوری کووردە کە قەت ناتوانێت دوو پۆلیس تاین بکە ناتوانێت دوو زابوتی عەرەب لابە ناتوانێت چوار کرێکاری بەڵام ئەتوانێت هێز بێنە سەر سلێمانی ڕئیس جمهوری کووردە نایبی ڕئیس وزەرا کووردە نایبی ڕئیسی پەرلەمان کووردە ڕئیسی هەیەرکان کووردە ئەیکوە باشە مام ڕۆستەم تۆ مادەی 140 بە چارەسەر نازانی بۆ کێشەی کەرکووک کێشەکەش وجودی بەڵێ کێشەکەش بۆ کەرکووک شارێکی کوردیە پێویست ناکەم بەڵام ئەمە لەلایەن عێراقەوە و لەلایەن بڵین زۆربەی وڵاتانی شە و لەلایەن وڵاتانی دراوسی وەکو تورکیاوە کە حەساب ڕای دەکرێت لە سەراستی ژیان کەرکووک بە کوردستانی نازانن چارەسەر چیە لە ئێستاە وڵات چارەسەر ئەگەرێتەوە بۆ یەکەم ڕۆژ لە یەکەم ڕۆژ ئەمان ترسان یەکەم ڕۆژ بەخەر خەریکی پارە بوون یەکەم ڕۆژ خەریکی منسەب بوون ئەجنا من ئێمە چەند ساڵە هەر بە تەمەنی خۆمەوە چلوانە ساڵ من پێشمەرگین شەڕ لەسەر ئەو کەرکووکاکەین ێکوا کەرکووک بەڵام ڕێجمهور چییە بەس پێم دەسەڵاتی ڕێژومی تایسە چی کردو دەسەڵاتی نایبی ڕئیسی وزەرا دکتۆرە چی کرد کاک بەرەمی لێ بچی کردووە نایبی ڕئیسی پەرلەمان تا ئێستاکە کەلیمەی قسەی نەکرد یەک جازە ماتە گفت و قسەی کردوش ڤیتۆی بەکار هێنا بە جان بڕۆستەم ئایا ئەمە واگەینێک کە بێ هیوابین لە کەرکووک مادام تا ئێستا هیچ نەکراوە و نابێ هیوا نابین بەڵام بەم قیادەی ئێستا من پێم وانە هیچ بکرێت چووکم یەکەم ڕۆژ زۆر بە ئاسانی ئەکرات چۆن ئێمان ئەمریکا ئەمەی دەرکرد لە کەرکووتی ئەم هێزەتان بە بەرنە دەرەوەی شار بەڵێ چوینە دەرەوەی شار ئەوان لە بەخانیان ئێمەش ئیشتراک ناکەین لەم حکوومەتە تاوەکو حدودمان بۆ دیارە مەسەن تۆم پێی بەکرێکار ئەڵم تا پێم نەڕی ڕۆژانەکەم چەنە نایم وانە تۆ من دێم لە حکوومەتێکا بەشدار ئەوەن ئەو وەختە حەزەکەم بزانن سیادەی عێراق ئەمریکای پاراست و ئەمریکای لێبوو یەک جوندی نەبوو عێراق جەیش عێراقی نەمابوو حەل کرابوو جيش عراقي نمابو استخبارات نمابو امنو يشتكي نمابو مخابرات نمابو هم هاتنا ويش لندن ويش امريكا ويش لا ورده كذا دوانزه حمايه بو خوانين كردو ورده است حكومه عراقي تشكيل بو وشوارته 15 فرقه هي دبابه هي هليكوبتري هي خوان جيجير كردو محكم است هر وقت او هي زين نبرده كركوك تماما كركوك خطري لسرو بيكفي كاميان هنا بله نعم يلا اليوم بله ما رستم هەمیشە باس لە گەندەڵی دەکرێت لە کەرکووک و تۆ لە زۆر جێگاش باسیەوەت کردووە کە تۆ لەسەر دروستکردنی خانووەکەت قەرزار بوویت و پێشم وا بێ ئۆتۆمبیلەکەشت فرۆشتەوە بەڵام باس لەوە ئەکرێت کە تۆ گەڕکێکت لە کەرکووک بەناوەوەی و چەندین خانوود لەو شارە هەیە وڵا خۆزگات دوو خانومە نەگەڕێکێک ناوە ئەو برادرانە حاقیدن لە حەقدەوە ئەڵێ گەڕێکی هەیە گەڕێکێکێ بێ بس شيء لم سر لو سر نازم كان نسيتي والله نسراوە گەڕێکی مام ڕۆستەم باشە پێشتر ئەمە گەڕێکی عروبە بووە کوڕە قادسێ بووە دیارە ئەو کوردانەی کە لەسەر تەلەڤیزیۆن ئەو ڕۆژیان حەزیانەکە قادسێ بێ حەزیانەکە حی العروبە بێ حی البعث بێ نەک ڕۆستەم کەواتە ئەمە تەنها ناوێکە و لە گەڕەکەکە نراوە ئەوە ناگەێنێت کە تۆ چەند خانوویەکان خۆ من نەمزانێت چێ نووسێتی لە خۆشەویستی و ئەو زەمانە و 2003 و ئێمە چمەتە ناوجەرگەی شوێنەکە خەڵکی کرد خۆیزانێ لەوێ ئەو خانۆمان بە چەکوپینەی پێکەوەنا ئیتر خەڵکی گەنجی ئێوەش دوو قوتعیان نووسی لەم سەر و لەو سەر گەڕێکی مام ڕۆستەم چیتە بەڵێ ئەی حەزیان گەڕێکی حی سەدان بێ بەڵێ ئەو برادری لەسەر تەلەڤیزیۆن باسێکرد حەزێ کرد حی العروبە و حی البعث و ئەوانەی پێخۆشە بەڵێ چون کۆنە بەعسین بەڵێ حەزەکان حی البعث بێ مام ڕۆستەم زۆر جار لێرە و لەوێ باس گوێمان لەوە دەبوو کە تۆ لە میزاح خەنفەر پەیامنێری کەناڵی جەزیرە تۆڕە بوویت و باس لەوە دەکرێت کە لێشت داوە پێمان خۆشە لە زمانی خۆتەوە ناوەڵی هیچ نەبووە کاتی خۆی کە چووینە کەرکووک سرم کرد جەزیرە هەڵێ معركة عنيفة ما بين چەمچەماڵ و کەرکووک
ئێمەش دانیشتمین لە ماڵ عادلی ئاسایش عادل کە مدیر ئاسایشی چەمچەماڵ بوو خمامە چیوتی وڵام و باشیریشە لە قڵاکەی چەمچەماڵەوە باشێدا من نردم بە شوێنە هێنان تر نازام کوڕ و کاڵچیان پێکرد و کە سوکاری شێریش وتی جا ئەوەشی وتی تەواجد قوات الأمریكية في مدينة چەمچەماڵ ئەمریکیشی لێ نەبوو منش بام کرد هات وەزاخۆنتم تو بۆ ئاڵوتی ئەوە نەبوو تیارە هالێتم تیارە هات 3 دقە 6 حو ساروخی لێدا و ڕۆی کوا معرەکە دوجاتم کو ئەمریکی وەرە لەگەم نابگەڕێم و چەمچەماڵەکەم زە ئەمریکی لێ لەبەر تۆ درۆکە دەرم کرد وتم نابێت لە منطقەیەبی تەنها دەرکردن بوو وڵا هەر نازم من خۆم لێچم لێ نەکرد بەس نازم خەڵکی کە سوکار چەمچەمای دایە بەر هاون 3-4 ژن مناڵ برینار بوون مناڵێک کوژرا ئیتر داغ لە دڵ زۆر بدار بێک دوو چەپۆکی وینان پێماڵی بوو دەرمانکرد نهاتەوە بۆیە تا چوینە کەرگۆکیش بەڵێ باشە گەربینە سەر باسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا بارودۆخ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە بینی گەر بە شێوەیەکی گشتی باسی بارودۆخ یەکێتی وڵا خۆ حق بۆ پرسیارە لە خۆیان بکەیت چووکم ئێستا خۆیان کە خڕە بن و پەڕۆ سەوزەکە بادەن و ئەیکەن بە هەڵا وەک وایە ساڵی 91 بێ ئێمە عیلم وان نییە نیوەی ئەوانەی لەوێن زۆربیان لەبەر معاشەکەیان چون تەبلیغ کرابوون ئەکرەوەی نێت معاشکەیە بڕن نەقلێکن دەرێکن وەکوانی کە چیان لە گۆڕان کرد ئاواشان لەوانە کرد یعنی بە قەڵەباڵغی نابێ خۆیمە حەزەکەم بە ڕاشکاوانە ینی ئەو برادرانەی یەکێتی و پارتی و حتا گۆڕان ئێمەش هەمووی گوێی لێبێ کەس بەوە غرور نەبێ کە لەگەڵ قەڵەباڵغی و پەڕۆسەوز کۆ بێتەوە زەرد کۆ بێتەوە ئێمەیەکە حوسنی مبارەک 1990 هێنادانکان ئەیکوە بن عەلی عەینەنشت قەزافی ئەوە بەشار ئەسەد ینی بەڕەسم بڵاوکردنەوە و قوتع هەڵواسین و عەلەمبادان ئەوە میلەت هیناک میلەت ئێستا فەیسبووک هەیە و ئێستا ئەنتەرنێت هەیە و ئێستا ئەنتەرنێتەکە مناڵێکی ئەمەە ئەزانە دەنگ و باسی هەموو عالەم چییە منم جە مناڵەکانم ئیخباری دنیان پێڵێن کاچمۆ لە باوکە کەناڵ ئەڵمانیەکە وایت کەناڵ ئەنگلیزیەکە وایت لەوە دەرچووە خەڵکە خەڵەتین بە پەڕۆی سەوز و زەرد و شین و مۆر ئەوانە خەڵک چیەوێ خەڵک خزمەت هێوێ گەنج کە مەکتەب جامعەتەوە کە تەعینات هێوێ حەزەکە ژن بێنێ مەسرەفی ئەوێ لە دایک و باوکی جیابێتەوە شوێن نێتی بچێ شوقەی نییە هینی نییە یعنی خەڵک خەدەماتی ئەوێ ئاو کارەبای ئەوێ پردوجادێ ئەوێ زێرابی ئەوێ ژیانی بخۆشکەی تۆ ڕاستە خۆیان ژیانیان خۆشە وازان هەموو خەڵک وایە ینی خەڵک وەرە بڕۆ ناو بازار وەرە بڕۆ لای تەسبیح فرۆش بڕۆ لای عمری 80 ساڵە عەرەبانە پاڵەدا خەڵک بوو ئاڵاواڵا و پەڕوانە تازە بڕوان ناکە نتارە خۆم لە دووبەردەیەکی یەکەم میلیۆن پێشمەکە دروستە من بوو ئێمە واماندا بە جای خەڵک هەموو دیاتانە بە تایبەتیش دیات بەڕاستی هەموو لە هەموو مقابلەیەکمە هەرچی کوردە قەرزای دیاتە هەرچی پێشمەگادی لە زمانی شێخ مەحموود کردووەتە ئێستا هەموو قەرزای دیاتە چی بۆ دیات کراوە نەجادەی بۆ کراوە نە ئاوێکی بۆ ڕاکێشراوە نەپردێک نە خەستەخانێک دوو پشتی بدا بە مناڵێکەوە تایگەن نەشارە مرێ هەنی خەڵک بێ هاوڕ لەوە بدەینەوە قەڵە باڵقی کۆکەنەوە خود بە ئەدەن و ئێمە یەکێتی نیشتمانی ڕووباری خوێن با بە ڕووباری خوێن داوە بۆ حەلای بگێڕەوە بۆ خەڵکی ئێستا مناڵی ئێستا لە 91 دل دایک بە چوزانە خەباتی پێ من ئێستا بچم تازە بازار پێچی بکەم بۆ مناڵی تەلەبەی جامعە بڵێ من ئاربیجەکەم وا تەقان تا تەقان دەست خۆش نەبێ من ئێستاش نان نییە بخۆم ئێمە شۆڕشمان کرد خەڵ ڕزگاری بێ خەڵ بە ئازادی قسە بکە نەک بچی من لە تەمەنی ژیانمە لەوەتی پێشمەرگەم نەمبیستووە ئەمنێک چوو بێ سوکایەتی بە جامعە کرد بێ بە تەلەبەی جامعە 20 دانە پاس تەلەبێک چووکوڕ و ژنیان برد بۆ قوڵەڕێسی هەر چەند بیلێکم خەریکم شێتم باشمانیان بۆ برد بێ ئەنفالیان کردن یانی حەق ئەوانە تەرکەن و پێشمەرگایەتی بەڕاستی ئەمانەیە ئەوان ئەڵێن پێشمەرگە وان نەبوو ئێمە پێشمەرگە بووین کە ئەڕۆیشتین مزگەوتەکانیشمان بسکەدا ئێمە پێشمەرگە بووین لەکوێ تەقە بووە چون خۆماندا بەر تەقەکان نەک بێت تەقە لە خەڵک بێ بەتێڵایە و تفێنێک بێتە بەردەستی سەرا پێشمەرگە ئەو کەسانە پیانوتی پێشمەرگە کە دیفاع لە خەڵک و شەرەف و ناموسی خەڵکەکە پێشمەرگە ئەو کەسانەیە ڕوحی خۆی کاتە دیفاعی خەڵک پێشمەرگە ئەو کەسانەی خۆی ئەدا بەکوش بۆ خەڵک نەک خۆم ببەستم بە جلێکی مغایر و خەڵک بتۆقێن و دەمامکی جێڕەش و زیێڕیان بە ماڵ و مناڵی شار کردو مام ڕۆستەم تۆ پێشتر وتوتە پێشمەرگە وەسیلەیە کە بۆ سەرخستنی گەری وڵات ئێستا شەمان پێناستە ئێستا چەکدارە ئێستا معاش خۆرە معاشەکەی ببرە بزانە دەستدادا و تفەموتی ئەڵای بێتە بەردەرکی سەرا لە خۆیانە پرسم 3 مانگ پاریان نەدەنێ بزان کەس دێت بۆ بەردەرکی سەرایە بۆ کەلار مناڵی خەڵ بنە بەرتفەنگ پێشمەرگە ئەو کەسانە پێوتێ پێشمە تا 91 دوای 91 چەکدار ئەمانە فەوجە لیوای ناوەنی چی ناوەنی هی حیزبەکان
چون بۆی ناڵێ پێشمەرگیانی خەڵک پێشمەرگی هەمومان ئیسم پێشمەرگەم بۆ خەڵک نەبوو پارتی نەبوو یەکێتی وەختی خۆی پارتی بووین تاش بەتاڵەکە لە 76 تفەیەکم بە 330 نارکڕیوە بمەتە پێشمەرگە لە یەکەم مەفرەزەوە مانی 96 بمەتە پێشمەکە لە پێناوی خەڵکە شەر جابری نار بووم دوورام شەید بووە کوێریوەری دنیامان کردو بۆ خەڵک بۆی ئەو گەنجانەی ئێستا ئێوە خۆش بژین پارۆپولی کوردستان بە هەدەر نەبرێ چوار کەس دەوڵەمەند نەبێ و 100,000 کەس فەقیر ئێمە شۆڕشمان بۆ کرد خەڵک ئازاد بێ خەڵک ڕزگار بێ ئێستا نووسەرە بینی بەرشەقێدەن میدیای ئەم تەلەڤیزیۆن ئێوان بۆچی سووتان خۆتەقەتان لە کەس نەکردبوو ساروکیان نەناو بە کەسەوە چاوبەستەکیەکیان گوڵا تەلەڤیزیۆنێکی باش وام تەلەڤیزیۆنە سووتان ئەی تەلەڤیزیۆنەکانی تر ئەی عالەمی دەرەوە ئەی ئەنتەرنێت یعنی تازە بەری خۆر بە بێژنگ ناگیرێ ئەم حیزبانە بە خۆیانە بچنەوە ئەبێ بێن دەست و پێی جەماوەرەکەمان ماچکەین ئەبێ پێشمەکە لە خزمەتی خەڵکا بێ حیزب لە خزمەتی خەڵکا بێ منافەسە لە ئەوروپا چۆنە و ئێرە چۆنە لێرە بە لێت فەنگە لەوێ ئەڵێ من بێمە سەر حکم بێکاری ناڵم بێتە سەر حکم گەنج ژیانی خۆشەکەم بێمە سەر حکم ئەمەتان بۆکەم ئەوەتان بۆکەم منافەسە لە وڵاتان وا ئەکرێ لێرە منافەسە بە لێت فەنگە تۆ گەر دەنگ مام دێتێ سارێکت بۆ کڕم دەی دەمانچێک شتە دەمێ و وڵا نازانم هەی خەڵک گەنجیان وا سەقەت کردووە نازان شتیان لە گەنج شێوانە معقولە ناو جامعەی خەڵکە جامعەی میلەتە کۆمیتەشی تیا و خوێندکارانشی تێ یعنی ما هی ئەو دوو حیزب دا بەشان کردووە یا یعنی ئێستا مامۆستا دکتۆر عەلی نازانێ ئەوە قەدر لە تەلەبەکان کرا بەس ناوێرە قسە بکە ڕەنگە بیگرن سژنی بکەن ئیهانەی بکەن ڕەنگە دەری بکەن ڕەنگە ئەنواع وەسایلی ناخۆشێ بەرامبەری بکەن بڵێ مام ڕۆستەم بە قسەکردن لەسەر ڕێککەوتنە استراتیژیەکەی نێوان یەکێتی و پارتی هەندێک ڕایان وایە ئەم ڕێککەوتنی یەکێتی فلیس کردووە پەکی یەکێتی خستووە ئەوەنەی زیانی لە یەکێتی داوە ئەوەنە سوودی بۆ ئەم اتفاقە استراتیژی ئەی باشە 92 بۆنیان کرد ئەی بۆ 7 ساڵ کوڕی کوردیاندا بەکو لەسەر 2 میلیۆن دیناری برایم خەلیل 2 میلیۆن دیناری سویسری ئەو معالەمە کوژرا ئەنواعتر ناوی شەیدەکان نازانم لەکوێ لە شەید ڕێباز دەست پێ بکەم لە کوێستانی و لەکوێوە لە سەی جەوهەرەوە جا لە کێوەنە مەلا نەجم بابەتایر هەرچی کوڕی یەکیەکی بوو لە ناو یەکێتی پارتیە لە شەڕی ناوخۆ کوژرا لەسەر برایم خەلیل ئەی ئێستا دۆلارەکە بەڕێو ئەمە ئیتفاقی دۆلاریە نەک اتفاقی استراتیژی ئیتفاقی دۆلار بەشکردن منسەب بەشکردن مڵک بەشکردن ئەینا وڵاتی سام بەدەست ئەو دوو حیزبەوەی سە مەسەلێرەوە ڕووی بۆ دوکان هەمووی بەدەست ئەوانەوەی و قڵاچوالان لەو لاوەسەری ڕەش و مەسیف و یعنی هەرچی شوێنە بە کەڵکی بێ و شوێنی سیاحەت بێ خەڵک بچێت بایباڵێکی تابدا بەدەست ئەو دوو حیزبەیە ئەمە ئیتفاقەکە ئەمێ ئەینا کوا ئیتفاقەکە تا ئێستا دوو حکومەتەیە لە دێگەڵە بۆ لا حکومەتێکردم لا حکومەتێ تا ئێستا ئەسیرەکانی شەڕ نەدراوەتەوە مەسیریان پێنەوتون مەسەلا 74 کەسی یەکێتی دیارنێ و لەو لاشۆ 5-6 ئەوان دیانێ کوا هیچ بە کەس و کارەکەمە نەماون بۆی ئەگە ژنی هەبێ شوو بکە کشێ بێ شوو بکە کوڕێ بێژنی بێن ینی سەرفرازم بۆی ئازاد بن کە قەرار لە مەسیری عایلەکەی خۆیان بدەن بەڵێ ئیتفاقەکان ئیتفاقی پارێ بەڵێ کە ڕێکەوتو لەسەر پایینە لە 93 شەڕیان بۆ کرد وانە مام ڕۆستەم سەرکردەکانی یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە دەڵێن تاڵەبانی لە توانایدایە ناوماڵی یەکێتی ڕێک بخاتەوە پێت وایە بتوانێت ئەم کارە بکات ئەتوانێت بەس ناکات چون ناوماڵێکی تر ڕێک بۆ خۆی باش نییە ئەی خەڵک فێری ئازادیە بێ قسەی لە ڕواکەن ئەڵێن ئەوە خراپە ئەو ناوێ بڵێ ئەوە خراپەوە بە ئەو چی و دەی ببڕێ ئەوە باشە ینی معقولێ سەر نەزانێکێتی وا بچوو بۆتەوە ینی نەزانێ ئەو سوکایەتی بە یەکێتی کرێت لە ناهۆلێر کەس بە کەسی ناکە ئێستا یەک دوو مەقەرمان بچون سووتانێن و تاوەتی مژ ئاوادانمان نەکردەوە و دەستمان لێ شت کازین هەولێر بابرێن قابلی مەقەردانان نییە داینانێ بەڵام ئەوان بە حوڕێتان بەس لە بەردەم مەڵبەندایە یعنی ئەو حوڕێتی خوان هیانە لە سلێمانی لە هەولێر ئاوا هەیەە نییانە ینی هەمووش خەتای مامجالە ئەو متەنازولیان بۆکە لەبەر خەتاکەی خۆیتی یعنی خۆی ئەتوانێ ناوماڵی خۆی چاکە بەڵام چاکی ناکە ئێمە هەوڵمان نەدا ڕیفۆرمان دروست کرد ئیمزامان کۆ کردەوە وتمان با ئەم مۆزعوا ناڕوە ئەمە ناڕوە لەسەر تەلەڤیزیۆن سوکایەتی وای پێکەن بڕۆن چ دەکەن بیکەن حیزب دروست دەکەن ئەمن پارەشان دەدەمێ وەکو خێرمان پێ بکە پارەی ماڵدای کەس نییە پارەی ئەم وڵاتەی ئەم خەڵکەیە پارەی خەڵکی خەڵکە کەس فشە نەکا بڵێ وڵا ئەم ئەوەنە دۆلارە هی منە پارەی خەڵکە پارەی تۆیە پارەی ئەو گەنجانەیە
پارەی میلەتە اینجا ئەمان قۆرخیان کردو و دنیا شەروان ناڕوە بەڵێ دنیا شەروان ناڕوە ئەوان ئەو ساحب پارە بوون خەڵ سوال بکە بەڵێ مام ڕۆستەم جیابوونەوەی نەوشیروان مستەفا سەرۆکی بزوتنەوەی گۆڕان لە تاڵەبانی بۆچی دەگەڕێنیتەوە پێشەوەی وەڵامەکە دووەربگرم ناوبڕێک وەرەگرین بینەرانی عزیز دوایم ناوبڕە بەردەوام دەبین لەگەڵتان